لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني نوت حب لوانا كان تفسير القرآن بيروز بيما وخزمتان بس رزامندي خواهي قوري وهي ودار مئوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. بەڵخۆشە ویستان هەر لە درێژەی باسی ئیبراهیم عليه الصلاة والسلام کاتێکەوە لەگەڵ ئیسماعیلی کوڕی سەلات وسەلام خۆیان لەسەربی خەریکی بیناکردنی کەعبەی پیرۆزن بە فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئیتر دوعا دەکەن وەکو لە ئاتکەی پێشترێش خوای گەورە لۆی باس کردین کەوە ربنا وجعلنا مسلمين لك، خوایە هۆردوکمان بجێڕی بە کەسانێک کە بە تەواوەتی تەسلیمی فەرمانەکانی تو بووینە ومن ذريتنا أمة مسلمة لك وهروە لەنەوەکانیشمان ببنە ئومەتێک بە تەواوەتی تەسلیمی فەرمانەکانی تو بن وأرنا مناسكنا وتب علينا وهروە عیبادەتەکانمان نیشان بدەی بەگشتی وهروە بە تایبەتی مناسکی حەج وتەوەمان لێ قبول کە إنك أنت العزيز إنك أنت التواب الرحيم. لە درێژەی و دوعایان دەفەرمی ربنا ئەی پەروەردگارمان وابعث فيهم رسولا منهم، يا ربي خوايا أي پەروەردگارمان لەنەوەکانمان کەواتە کاتێکەوە لە ئاەتی پێشترێ دەفەرمێ من ذريتنا أمة مسلمة لك، لەنەوەکانمان ئومەتێکی مسلمان و تەواو تەسلیمی توبی. ئیتر هەر لەو نەوەیە وابعث فيهم رسولا منهم، يا ربي خوايا نێردراوێک بنێری لەناو ئەوان کەواتە وابعث فيهم رسولا نافرمي إليهم دفر منهم كواتە نەوەک نێردراوەک بنێری لە بۆ ئەوان بەڵکو نێردراوێک لە ئەوان بنێری لەبەرەوەی معلومە پێغەمبەر صلى الله عليه وسلم لەنەوەی ئیبراهیمە وبالتحديد لەنەوەی ئیسماعیلە سەلات وسەلام خوای گەورە لە هەموو پێغەمبەران بی ئەوجا لەوانەوە نێردرا بەڵام نەک لە بۆ وان بە تایبەتی بەڵکو لە بۆ هەموو خەڵکی وەکو لە چەندین ئاەت و فەرموودە وەکو معلومە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ هەموو خەڵکی نێردرا بەڵام لە ناوچێ ئەو کەسە لە ناوچێ بوو لە چنەوەیەک بوو لەو نەوە پیرۆزەی بوو کەوا خوای گەورە لەوانەوە پێغەمبەرێکی هەڵبژار کەوا بۆ خاتەمی ئەنبیا و ڕسول عليهم الصلاة والسلام. ربنا وابعث فيهم رسولا منهم ئیشی ئەو پێغەمبەرە چ بی؟ طبعا پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو لە حەدیث صحیحدا دەفەرمی أنا دعوة أبي إبراهيم، ئەمن قبولی دعوە و دوعاکەی بابم ئیبراهیمم، واتە ئەو دوعایکەوە بابم ئیبراهیم کردی قبول بوونەکەی ئەوە بوو لە پێغەمبەر بەرجەستە بوو صلى الله عليه وسلم بۆی کەوا خوای گەورە فعلا لەونەوە مبارەکە خوای گەورە خاتەمی پێغەمبەرانی ڕەوانە کرد صلى الله عليه وسلم. ئیتر ئیشی ئەو پێغەمبەرە چییە؟ يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم. لێرەدا سێ کار لە کارە پیرۆزەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەیان دەکا کەوا طبعا لە دوای ئەویش شوێن کەوتوانی پێغەمبەر صلى الله عليه وسلم میراتگرانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەڵدەستن بەو کارە پیرۆزە. یەکەم يتلو عليهم آياتك کەواتە تیلاوەی ئايات دەکا، تیلاوەی ئايات. پاشان ويعلمهم الكتاب والحكمة، تعليم كتاب وحكمة. وهروها سيم وظيفش ويزكيهم تزكية عندك. إتر يتلو عليهم آياتك مفسرين بدوش ويلي تشان دايتو هندك دلين آيات ليردا إلا آيات قرآن بيروزنيا بلكو همو أو آياتانيا كوا پیغمبر صلى الله عليه وسلم پی روانه کرا بو معجزاتانی کوا پیبو. إتر آياتكاني خواي قورا حتى لآياتكاني كوني تكا آيات لفظة عامة أو آتكونياني كوا لو بونا وردا هم مخلوقاتي خواي قورا سبحانه وتعالى بلغن لسر وحدانيتي خوا سبحانه وتعالى وكل سندين
ئاەتی قورئانی پیرۆز هاتێکەوە سەرنجی بەندەکان ڕادەچێشیتن لە بۆیکەوە بڕوانە هەموو هەر یەک لە مەخلوقاتەکانی خوای گەورە بەڵگەیە لەسەر وحدانیەتی خوا سوبحانەوە وتعالە کەواتە ئیشی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیەکەوە ئاەتەکانی خوای گەورەیان لۆ تیلاوە بکە و بە بیریان بینیتەوە ئەو ئاەتەکانی کەونی و هەروە ئاەتەکان کەوا معجزەن لەسەر با بڵێن معجزەن و بەڵگەن لەسەر پێغەمبەراتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەروە ئاەتەکانی قورئانی پیرۆز هەندێک لە زانایان دەفەرمون یەتلو عەلەیهیم ئایاتیک واتە زیاتر خوێندنەوە و تیلاوەی ئاەتەکانی قورئانی پیرۆزە تلاوه لدواوی ئەوجە تعلیم دێ کەواتە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە دوای شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تلاوەی ئاياتە تلاوەی ئايات ئەوجە وەکو لە بۆ نمونە یەک لەو زانایانە عەبدوڕەحمان بن ناصر السعدی دەڵێ کەواتە یەتلو عەلەیهیم ئاياتکە لەفظا وحفظا وتحفیظا کەواتە ئاەتەکانی قورئانی پیرۆزیان لۆ بخینەوە بە لەفظ لۆیان بخینەوە ئەوجا بە حفظ لە بەروی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر حافظی قورئان و یەکەم حافظی قورئانی پیرۆزە و هەروەها وتحفیظا تاوەکو ئەوان لەبەری بکەن طبعا معلومە تا ئەگەر بتەوێت قورئان لەبەر بکە یاخود لە بۆ کەسێک بخینی و تاوەکو لەبەری بکە پێویستی بە تیکرارە پێویستی بەوەی کەوا چەندین جار دووبارە بکرێتەوە ئیتر تلاوەی ئاەتەکان بکە لە بۆیان یا رسول الله صلی الله علیه وسلم کەواتە یەک لە وەزیفەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تلاوەی ئاياتە زۆر زۆر گرنگە کەواتە بە معنای دووەم ئەویش کە گوتمان ئەوانی تر بە معنایەکی عام لێچێت دەنەوە واتە ئاەتەکانی خوای گەورەیان لە بۆ بخینەوە بە بیریان بینەوە ئاەتە کەونیەکان معجزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتەکانی قورئان و بە تایبەتیش تلاوەی ئاەتی قورئان ئەوجا تعلیم جا لێرەدا ئیشارەت لەوەی کەوا بەڕاستی تلاوەی ئايات بەو شێوەی کەوا دابەزیە لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە مراعاتکردنی هەموو ئەحکامەکانی تەجوید ئیتر وەکو معلومەکەوە عیلمێکی متەواترە هاتیە هەتاوەکو ئەوڕۆ بەو شێوەی کە لەلایەن خوای گەورەوە سوبحانەوە وتعالە بە جیبریل ڕاگەیاندرا عەلەیهی السلام ئەویشیان بە پێغەمبەری ڕاگەیان صلی الله علیه وسلم ئەویشیان بە سەحابەکان و جیل لە دوای جیل هەتا ئەوڕۆ بە تەلەقی وئینەکە لەتولەقە القورئان من لەدون حەکیم عەلیم ئەو قورئانە بە تەلەقی هاتیە بەو شێوەی کەما ئونزل سوبحان الله وکەئەنەمە تازە دابەزیە خوای گەورە ئەوها پارێزگاری لێ کردیە ئیتر تلاوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز یەکە لە وەزیفەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکە لە وەزیفەکانی شوێن کەوتوو میراتگرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵگەی لەسەرەوەی کەوا فقط تلاوە و خوێندنەوەش بەو شێوەی کەوا دابەزیە تەئسیری لە مقابل هەیە و یەکە لە ئیشەکانی داعی کەوا تەرکیزی لەسەر بکاتن فعلا ئاەت بخینیتەوە نەک تەنها مانایەکەی باز بکە بەڵێ مانایەکەی مەقسوودە و زۆرش مهمە کەوا مقابل تێبگەینی کە قورئانی پیرۆز لۆچە هاتی و مەبەست لە قورئانی پیرۆز و یاخود داواکاری خوای گەورە لە ئێمە چییە بەڵام لەگەڵ ئەوەش تەرکیزکردن لەسەر تلاوەی ئاەتەکان بەو شێوەی کە دابەزیە زۆر زۆر مهمە کاریگەری لەسەر مقابلەکەی هەیە ئاەت و کەلیماتەکان کە کەلیماتی خوای سوبحانەوە وتعالە سلطانی هەیە لەسەر دڵ و دەروون بە تایبەتی کاتێکەوە لە دڵێک دەردەسی پڕ بە ئیمان و قەناعەتەوە دەیخینیتەوە مقابلەکەی تەئسیری لێ دەکات کاریگەری لەسەری هەیە لێیە بەڕاستیەوە بەشێکی زۆر گرنگە لە داوای پێغەمبەر صلی الله علیه وسلم و یەکەم وەزیفەیە کە باسی دەکەن ئەو دوایە تعلیم دێ لێ پێویستە میراتگرانی زۆر تەرکیز لەسەر بکەن و هەروەها هەر کەسێکی کەوا گوێی لە ئاەتەکانی خوای گەورە دەبێتن کە دەخوێندرێتەوە زۆر مهمە فقط گوێگرتن لێی تەئسیرات و کاریگەری لەسەر دڵ و دەروون هەیە کەوا فعلا لەبەروی کەلیماتی الله سبحانه وتعالى سلطانی لەسەر دڵ و دەروونەکان هەیە يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة وظيفەی دووەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کتاب و حکمەیان فێر دەکا کتاب ئەوە دیارە قورئانی پیرۆزە کتابیان فێر دەکا واتە تعلیمیان دەکا واتە مانایەکانیان لۆ باز دەکاتن بەیان دەکاتن مەبەستی خوای گەورە لەو ئاەتانە چییە سوبحانه وتعالى خوای گەورە چی لە ئێمە دەوێت بە چ شێوەیەک ڕێنمونیمان دەکات کەواتە تعلیمکردن لە دوای تیلاوە زۆر زۆر مەقسوودە کەوا فعلا ئیکتفا نەکەین تەنها بە تیلاوە بەڵکو مانایەکەشی باز بکرێتن لەبەرەوەی کە ئەو کەسە مەدعووە ئەو کەسێکەوە بانجی دەکەی تێبگاتن خوای گەورە چی لەوی دەوێت سوبحانه وتعالى کەواتە تعلیمی کتاب ئەوە دیارە والحکمە و هەروەها حکمەشیان فێر بکە حکمەشیان فێر بکە حکمە چییە دیارە حکمە لە ئەسڵی کەلمەکەوەیەکەوە وضع الأشياء في مكانها في موضعها شت لە جێگای خۆی دابنی ئەوە حکمەتە
شل لە جێگای خۆی دابنی ئەوە حکمەتە کەواتە وەکو زانان دەفەرمون حکمت ئەوەیە کەوا فعلا ئەو ئەحکامانەی کەوا لە قورئانی پیرۆزدا هاتیە جێبەجێکردنی لە جێگای خۆی ئەوە حکمەتە ئەوە حکمەتە و هەروها فەهم و تێگەیشتنی ئەسرار و نێهێنیەکانی ئەو شەریعەتەوە حکمەتە و زۆربەی مفەسسیرینیش حکمە بە سنەی پێغەمبەر لێک دەدەنەوە صلی الله عليه وسلم وەکو خوای گەورە وأنزل الله عليك الكتاب والحكمة وأنزل الله عليك الكتاب والحكمة حكمش لبو پیغمبر صلى الله عليه وسلم دابزيا هر وكو قرآن پیروز دابزيا وكو خواهي يقول لزيقاي ديكش كوصفي پیغمبرك صلى الله عليه وسلم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى كواتا هر وكو قرآن پیروز وحي للان خواهي قوله لفظ معنى للان خواه بلام اوي تريان كوا وكو أحاديث پیغمبر صلى الله عليه وسلم لفظك للان پیغمبر صلى الله عليه وسلم بلام معناك للان خواهي قوله سبحانه وتعالى طبعا جياوازي شيان زورة أبيان قرآن كلفظ خواه سبحانه وتعالى يتعبد بتلاوته لنويج دخيندريته بندات في ذكر الله خواه يقول سبحانه وتعالى بلام لفظ حديث كس طبعا نيقوتي وكس جنالي كوا وكو قرآن والعياذ بالله نخير بل كل لفظ بيغمبر صلى الله عليه وسلم بلام معناه بيغمبر معناك لله خواه يقول سبحانه وتعالى وهذا ايمي مسلمان هذا كو داوامان لێکرا پابەند بین بە قورئان داواشمان لێکرا پابەند بین بە سنت سنت پێغەمبەر صلى الله عليه وسلم کەواتە هەردووچیان بریتیە لە شەریعەتی خوای گەورە زیاتر تەفسیلاتی قورئانی پیرۆز لە حەدیثی پێغەمبەردا هەیە صلى الله عليه وسلم هەر وەکو کەسێکەوە بەرامبەر بە قورئانی پیرۆز ئەگەر فەرمانێک جێبەجێ نەکات تاوانبارە ئەویشیان لە هەموو ئەو فەرمانانە کە بە صیغەی وجوب هاتێ لەلایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ نەکردنی مخالفەی و پێ گوناهبار دەبی کەواتە ويعلمهم الكتاب والحكمة واتە کتابی خوای گەورە و هەروە حکمت کە سنەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم فێریان دەکا ويزكيهم وظیفەی سێیەم تیلاوە تعلیم تەزکیە تەزکیە چییە واتە وەکو زانان دەفەرمون تەزکیە بریتیە لە تەخلیە و لە تەحلیە تەخلیە دارناندن تەحلیە خۆڕازاندنەوە کەواتە تەزکیە بریتیە لە تەخلیە پاکردنەوە و خۆدارناندن لە هەموو شتێکی پیس لە سەروی هەموو ئەو شتە پیسانە خۆدارناندن و خۆپاکردنەوە لە شرک چونکە شرک وەکو خوای گەورە سوبحانە وتعالە بە نەجاسەت باسی کردیە نەجاسەتێکی معنەوی پیسی یاخود پیسترین شت شرکە خوا پەنامامدا و هەروە کاروبارەکان کە لە دوای شرک دێ ئیتر لە گوناه و تاوانەکان کەواتە خۆدارناندن و خۆپاکردنەوە لە شرک و لە مەعاسی و لە هەموو ئەو گوناه و تاوانانە خۆڕازاندنەوە بە یەکەم شتی پاکەوە عەقیدەی تەوحیدە ئەوجا هەموو ئەو شتە پاکانەی کەوا لە دوای عەقیدەی تەوحید دێ لە خۆڕەوشتی بەرز لە عیباداتەکان لە هەموو ئەو شتانی کەوا خوای گەورە سوبحانە وتعالە لە قورئانی پیرۆز و هەروە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم لۆی بەیان کردینە کەواتە وظیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیلاوە و هەروە تعلیم و تەزکیە تەزکیە ئەوجا وەکو زانان دەفەرمون ئەو تەزکیە بە چ دەبی ئەو تەزکیە و ئەو خۆپاکردنەوە و خۆڕازاندنەوە بەوەی دەبیتن کاتێکەوە ئێمە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جێبەجێ بکەین کەواتە تەزکیە بە ئەنجامدانی عیباداتە بە خۆپاراستنە لە گوناه و تاوانەکان ئەو ئینسان دەبتە کەسێکی مزەکی ئیتر هەر کەسێکیش کەوا تەزکیە بوو هەر کەسێکیش پاک بۆ وەکو خوای گەورە قەد ئەفلەح مەن زەکاها بەڕاستی ئەو کەسە سەرکەوتوو و سەرفرازە کەوا تەزکیەی ئەو نەفسەی خۆی کردیە خۆی پاک کردەوە لە گوناه خۆی ڕازاندەوە بە هەموو کارێکی چاک کە خوای گەورە سوبحانە وتعالە فەرمانی پێ کردیە إنك أنت العزيز الحكيم لێرە خۆشەویستان دیارە ئەگەر ئەو تیلاوە ئەو تعلیمە تەزکیەی لە دوودانەیە واتە ئەو تیلاوە ئەو تعلیمە عەمەلی لە دوادانەیە وەکو گوتمان لەبەرەوەی تەزکیە بە عەمەل دەکرێت ئەوە بەڕاستی علمێکە دەبێتە حوجە لەسەر خاوەنەکە نابێتە حوجە لە بۆی نابتە حوجە لە بۆی کەواتە زۆر گرنگە کەوە ئەو علمەی کە فێری دەبی لە قورئان و لە سنت و لە پێشش ئەو تیلاوەی قورئان کە دەیخوێنەوە ئەو علمەی کە فێری دەبی ببیتە مای تەزکیە ئەگەر نەبوو مای تەزکیە ئەوە والعیاذ بالله دەبێتە حوجە لەسەرت و هەروەها بارد قورستر دەکاتن لای خوای گەورە سوبحانە وتعالە إنك أنت العزيز الحكيم أو زكاتك ولا خواي قلت بارين أو بيغمبريان لو بنير كأو كارو بيشكيتي
أو زاد فرمي توسل دكان بأسماء وصفات خواي جورا لرجدا إنك أنت العزيز الحكيم. العزيز أو خوايك العزيزة واتخوايك سبحانه وتعالى هيج تيجني لدى صلاة بدربي خواي جور سبحانه وتعالى هشتش بيت زي وزيدك هيج تيجني كوا خواي جور برانبري عاجز بي واتا نتواني بيك كوا العزيزة الحكيمة شتيش لزيجاي خوي دادني كواتە ناردنی ئەو پێغەمبەرە عەلەیهی سڵات وەسەلام لەو نەوە پیرۆزە لە دەسەڵاتی خوای گەورە بەدەر نییە و هەروەها هەر کەسێکیش فەرمانەکانی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم جێبەجێ بکە خوای گەورە سبحانه وتعالى عزەتی پێدەبەخشی لەبەرەوەی بەخۆی العەزیزە و هەروەها الحەکیمیشە خوای گەورە لە جێگای خۆی هەڵی دەبژێری ئەو کەسە هەڵدەبژێری کەوا لائقە بۆی کەوا هەڵی بژێری و هەروەها هەموو ئەو فەرمانانەش کە خوای گەورە لە خلالی قورئان و سونە ناردیتی لە جێگای خۆیتی و هەر کەسەش جێبەجێ بکە ئەوە خوای گەورە لە قەدەر جێبەجێکردنی حکمەتی پێدەبەخشی لە خوای گەورە داواکانی لەو کەسانە بین کەوا فەرمانەکانی قورئان و سونە جێبەجێ بکەین تاوەکو خوای گەورە بە عەزیزی و حەکیمی خۆی عیزەت و حکمەتمان پێبەخشی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون